نزیکی 15 گۆڕ لە گۆڕستانی شێخ ئەحمەد شێوێنراوە. ئەمە گۆڕن لە نێو گۆڕستانی شێخ ئەحمەد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو. ئەم گۆڕانە شێوێنراون نزیکی 15 گۆڕ دەبێت. ئەمە لە دوایەوە دێت لە چەند ڕۆژی ڕابردوو لە گۆڕستانی هەرمۆتە کە تایبەتە بە مەسیحیەکان لە قەزای کوێ کۆمەڵێک گۆڕ شێوێنرا بوو. جا شێخ ئەنەس لێرەیە گۆڕ هەڵکەنێکی ئەم گۆڕستانەیە کاک ئەنەس ئەگە بێت ئێرە قسەم بۆ بکەی سڵاوت لێ بێت. ئەگەر پێم بڵێ کەی زانیتان ئەو گۆڕانە شێوێنراون ئەو کار چیشە ئەگەر بزانن؟ وڵای ئەمەش وەکم لە پێجەکان براو بووە زانیمان بەس پار و پێرار ئەوانە چکا بوو بەس دیارە ئەندێک نەفەز نزم هاتینە ئەو جارە دەستیان پێکردی ئەوە و ئەندەشکەشیان لەولا شکاندیە جێداغە هەولێر جێ شتانە نییە بەس حەمەلەی بیانی کرێکاری بیانی زۆر لەو قەبستانانە دەبینێنەوە عارەبە ئێرانیا سووریا لەو جادانە دەبینێنەوە شەوان دینە ئێرکوان دەبینێنەوە ئەوە شۆ کارێک دەبیت بەسە مەبات دەبیت دێ بکۆڕینەوە بزانە حکومەت باشتر لێ دەزانێت بەس لە هەمان شت گۆڕستان جێ هەمومانە ئێمە ناتوانین ئەوها بە کەیف خۆمان بێن بێ سەرپەرشت بیت و بێنەوە بکەن دەبێت چاودێرەشی سڕ هەبیت لەو قەبستانانە کامیرەی هەبیت ئێستا و مارانە هەیتیان باشە گۆڕستانەکان چاودێریان نییە بخوان قەبستانی شێخ ئەحمەدی ئەوبەری ئەمە کامیرەمانەیە حکومەت داینایە و چەند دوکانداریت کەش داینایە کە چێلی شێر و مێلی دەکەن شتیواکەم هەڕووی نەدای لێوێنرا بەسە لێرکوانە هەم لە بەش سیاجی نییە هەم قەرەبارغت شتێدایە برێ ئەوشتانەش دەبیت چکە لەوێ ئاسایش چاودێری دەکات یعنی باشە باس لەوە کرد ئەمە لە ماوەی پێشودا یەک دوو گۆڕ لەوانە شێوێنرا بوون یان جاریت کە شێوێنراوە جارەکانی پێشوزانراوە کارتیا بە خودای نازان دەبی لە ساحبەکەیان بپرسی بزانە چێنە و چێژنەوە کارش چێنە خاونەکانی تا ئێستا نهاتونە تێرە بابە هاتینەوە شەمە قەبرەما لێ داوان شکاندرا بوو هەرگیر دیارە زووترش پێشتر چەمان پێشەنجینێ شکا بوو بەس بەو دوای ئەوانە دروست کردەوە دیسان دەستیان پێکردەوە. باشە لە نێو جیالەوە بەشەی ئێرە بەشێکی دیکە شێ گۆڕ لێ شێوێنراوە نزیک دەرگای ئەو لاکە باست کرد لێرکوانە دەکچێریت کەش دیارەوە دەشان لە قاندی شکاندیتە. باشە حاڵەتی وها بۆ پێشتر لە گۆڕستانەکانی ئەولێت شتیوا ڕووی نەدایە پێم وابی پار بوو لە بازار ڕوودا کابرایشان گرتن خۆش بەڵام بەو شێوازە نانە بۆ شێوازە نەبوو بەسەو جارەوە ڕووی دایتەوە دیارە بوویتە چاودێکەریەک. باشە گۆڕێک لەنە ئەم ژوورەدایە ئەمە گۆڕی پیاوچاکە یاخود چی ئەم گۆڕەکە لەنێ ئەو ژوورەدایە ئەوی شێوێنراوە کەسەکە و کەسایەتێکی سانێکی مسلمان و بەدین بووە ئەوانشە لێرکوانە قەبرەکەری ویشیان شێواندیە گۆڕەکەیان سوستان دووشە ئەنە هەر گۆڕەکان دار و دیوارەکان دیارە ئاگر تێبەردایە. زۆر باشە شێخ ئەنەس دەستەکان خۆش بێت. ئەمە قسەی شێخ ئەنەسا کە گۆڕ هەڵکەنێکی شاری هەولێرە و بازەوە دەکات ئەم گۆڕانە بەشێکیان لە ماوەی پێشتردا شێوێنراون بەڵام ئەمڕۆ بە شێوازێکی جیاواز نزیکەی 15 گۆڕ لە گۆڕستانی شێخ ئەحمەد شێوێنراون. جامن پەیوەندیم بە ژیار جەلال بەڕێوەبەری ژینگە پارێزی و خزمەتگوزاری هەولێر کردەوە باسی لەوە کرد ئێمە ئاگاداریەوە هەواڵەنین بەڵام لێ کۆڵینەوە دەست پێ دەکەین بەڕێوەبەری گۆڕستانەکان لە نێرینە شوێنی ڕووداوەکە بۆی بزانین بۆ کارچیەکەم گۆڕانە باش شێوێنراون.